خۆشحاڵیەوە ئەم ساڵ توانیم لە ساڵی حوتەمی تۆڕی زاگرۆسانە کە کارێکی چالاکی هەرەوەزی گرنگە بۆ ڕواندنی بەڕوو بۆ سەوزکردنی هەموو شاخەکانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ لە باشووری کوردستان منیش توانیم بەشدار بم بۆ من ئەم چالاکە زۆر گرنگە هەم وەکو پزیشک کە زۆر مامەڵەم لەگەڵ نەخۆشانی شەرپەنجایە هەیە هەم لەلایەنە دەرونیەکە هەم لەلایەنە تەندروستیەکە لایەنی تەندروستی جەستەیی و تەندروستی دەرونیش لە هەمان کاتیشا بۆ من وەکو شاخەوان مامەڵی سروشتم زۆر کردووە و دڵنیام لەوەی ئێمە وەکو مرۆڤەکان ناتوانین بەبێ شاخەکان بە تایبەتی وەکو تاکێکی کورد ناتوانین بەبێ شاخەکان و سروش بژین بەڵام بە دڵنیاییەوە شاخەکان و سروشت و جەختەکان زۆر ئاسان بەبێ ئێمە هەڵەکەن و ئەتوانن بژین لەسەر ڕۆی زەوی بۆ من گرنگ بوو بەشداری بکەم و بەشدارێکی چالاکیشم کردووە سپاس بۆخوا ئەوەی گرنگە لەم تۆڕایە کە ڕێکیان خستووە ئەم ساڵ زۆر بە فراوانتر تۆڕەکە ڕێکخراوە و جوانی ڕێکخراوەکەش لەوایە تەنها ئیش لەسەر ئەوە ناکەن بەکاری دەستی بەکاری هەرەوەزی بەڕۆکە بڕوێنین گرنگتر لەوە ئیش لەسەر هزری کەسەکانەکەن ئەوەی گرنگە فکرەکە بڵاو بێتەوە چونکە ئەم چالاکیە تەنها لە باشووری کوردستان نییە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەیە لە باکووری کوردستانی ژەیە ئیشەڵڵا بۆ ساڵەکانی داهاتوو بۆ هیوایی چۆن لە نەورۆزا خەڵکە ڕواتە دەرەوە وەکو جەژنی نەورۆز و وەکو جەژنێکی نەتەوەی کورد سەیرەکە ئەمەش ئاوا هەموو ساڵێکە فکری خەڵک هزری خەڵک بگا بۆ ئاستەی پێویستی بەوە نەبێت تۆڕێک ئەم چالاکی ڕێک بخە هەر کەسە لە شوێنی خۆیەوە هەموو خێزانەکان کەوتیان ئەمڕۆ ڕۆژی وەرزی چاندنی بەڕووە وەرزی چاندنی نەک بەڕوو هەر دارێکی ڕەسەنی سروشتی کوردستان بێ گرنگە چۆن ئێمە بۆ نەورۆز خۆمان حازرەکەین 2021 ئەمەش لەو فترایە ئەو مانگەیە ئەو چەند ڕۆژەی کە وەرزی ئەزانین گونجاوە بۆ ڕواندنی بەڕوو بۆ ڕواندنی نەمامی دارێکی جۆری تایبەت خەڵک هەمومان پێکەوە خێزانەکان دایک و باوک مناڵەکان بە سیاری خۆمان بڕۆین ئەرکی تۆڕەکە کەم بکەینەوە ئەوەی کە هەفتانە سیارە بگرن پاس بگرن و بە پاس بڕۆین بۆ شوێنەکە ئێمە لە چەند یعنی ئەوەی من بینیم شتێکی زۆر جوانم بینی بەڕاستی لە چین و توێژی جیاواز لە تەمەنی جیاواز لە ڕەگەزی جیاواز مناڵ هاوڵاتی بە تەمەنمان لەگەڵا بووە خاتونەکان ڕۆڵێکی کارایان هەبووە پیاوەکان هەمویان ینی لە چین و توێژی جیاواز لە ئاستی جیاواز و زۆر بە خۆشحاڵیەوە وەکو چۆن بڵێ فستیڤالێکی بچوو کەرنەڤاڵێکی بچووک بێ لەوێ خەڵکی جیاوازتری شەناسی هەفتەی ڕابردوو بۆ نمونە ئێمە لە دەربەنی خان بووین بە یعنی زۆر دڵم خۆش بوو من کە بینیم هەم گەنجەکانی ئەوێ هەم پێشوازەکەشیان یعنی خواردنیان حازر کرده بوو بۆ ئەو گروپانەی لەوێ بوون خواردن دابەشەکرا چایگەرم دابەشەکرا یعنی من تیمەکەی خۆم کە لەوێ دابشکرا بووین من خۆم لەگەڵ خاتونێکی پزیشکی هاوڕێشم لەوێ بوو پرۆفیسۆرێکی جیۆلۆجیمان لەگەڵا بوو تیمەکەی ئێمە لە ڕاستی ئەمسیانە بووین کە تیمی سلێمانی برۆنچکە سێکەس دابەشەکراین بەڕۆکان بڕوێنین بەس دوایی کچێکی بچووکی 10 ساڵانی دەربەنی خان لەگەڵ دوو مامۆستای گەنجی دەربەنی خان دوو کوڕی گەنج هاتبوون بوون بە تیمێکی شەشکەسی و دوو فەردەی گەورە بەڕوومان ڕوان زۆر خۆش بوو ینی خەڵکەکە دڵیان خۆشە بە دڵخۆشیەوەی کەن بە نیەتی سەوزبوون و زۆر یعنی ئەها بە باوەڕێکی بتەوە بە نیەتێکی زۆر پاک و جوانەوە ئەو ئیشاکەن هەستەکەم ئیشەڵا ڕەنگە ئێمە نەیبینینەوە بەس دوای چەند مانگێک بە دڵنیاییەوە تۆڕەکە وتیان سەردانی ئەو شوێناناکەنەوە بزانن چەندێک لەم بەڕوانە ڕواوە بەس هەمومان بەو نیەتە و بەو هیوایە ڕوانومانە کە لە چەند ساڵی داهاتووە بەڕووی زۆر جوان لەو شوێنانە ببینینەوە دڵنیام ئیشەڵا واشە بێ لەبەرەوەی ئەوەنەی دیقەتممە زۆر بە دڵخۆشیەوە زۆر بە پەرۆشیەوە زۆر بە جوانی بە وردیەوە ئیشەکانمانە کرد یعنی من خۆم شخصی خۆم تیمەکەی ئێمە یعنی وا شتەکانمانە ڕوان کە ئەنەما ئەڵێ بۆ باخی ماڵی خۆمانی ڕوێنین و لەو بڕوایم هەموو تیمەکانی تریش وابوون ینی قسەم لەگەڵ کیا کرد هەمویان وابوون باوەڕیان بەوە هەبوو تەسەورەکەم ئەم هەفتەیە بێتەوە لە هەفتەکە لە دوو هەفتەی ڕابردووش زۆرتر ناونووسراوە زۆرترین خەڵک بەشدار بێ و بەشداری کارا هەبێر بە دڵنیاییەوە بە درێژی سەدەها ساڵ وەکو کوردستانی گەورە مەترسی لە ناوچوون هەیە یەکێک لە گرنگیەکانی مەترسی لە ناوچوونی هەر نەتەوەیەک یا هەر میلەتێک خاکەکەیەتی خاکەکەش تەنها مرۆڤەکان و سەر خاکەکە نییە شوێنەوارەکانیەتی
شاخەکانیەتی درەختەکانیەتی یەکێک لەو هەڵمەتانەی دەستیان پێ کردووە بڕینەوەی دارەکانە دوجار فرۆشتنەوەی دارەکانە و بە ئەساس و ئەیفرۆشتنەوە بە خۆمان سووتاندنی دارەکانە تەنانەت لە ڕۆژئاوای کوردستان وابزانام هەمومان ئاگادار بووین لە ڕێکەناڵەکانی ڕاگەاندنەوە کە چی لە دارزەیتونەکانەکرێ ئەو دارزەیتونانەی کە بە سەدەها ساڵ شوێنیان پارێزراو بووە ئێستا دارزەیتونەکانیش سەلامەت نین بۆیە ئەم فکری تۆڕەکەلەوە هاتووە کە وەکو زنجیرە چای زاگرۆس کە ئەم دارانە ئاڕوێنینەوە جگە لەو مەترسیانەی کە بە درێژی چەندەها ساڵ لە تورکیا لە ئێران لە دارەکانمان کراوە و بڕاوەتەوە ئەمە لە پاڵیا مەترسە ژنگیەکانیش لەبەرەوەی ئێستا بیرمان نەچێت ئێمە گەرمبوونی گۆیزەویمان هەیە گۆڕانکاری گەورەی کەشوهەوا لە هەموو گۆیزەویە هەیە و کوردستانیش بە دەرنیەلەوە شاخەکان خەریکە وشکە بن درەختەکان وشکە بن لە پاڵ ئەم هەموو داگیرکاری و کاولکاری و سووتان نەشی کە ئەکرێت فکرەکە ئەوەیە هەموو زنجیرە چاکانی زاگرۆس کە کوردستانی گەورەیە هەمیشە هەوڵ بدرێ بپارێزرێ هەمیشە هەوڵ بدرێت سەوز بکرێتەوە ئەمەش چالاکێکی بچووکە بۆ هەڵمەتێکی بچووکە دەستپێکێکی بچووکە بۆ ئەوە ئەمە دەستپێکێکی حوتەمین ساڵی دەستپێکەکەیە بەڵام جگە لەوەش ئێمە بیرمان نەچێ ئەم دارانە کە تۆ ئەڕوێنرێ دوای چەند ساڵێ نەتیجەکەیە بینیتەوە لەوانش گرنگتر هەڵگرتنی هەموو سنوورە سیاسی و دەستکردەکانە کە بۆ کوردستانی گەورە کراوە وەکو وتمان بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە کوردستانی خۆشمان باشووری کوردستان زۆر بە بەرفراوانی بە چرتر هەڵمەتەکە و هەرەوەزەکە کراوە بەنیەتی لابردنی سنوورە دەستکردەکان لە نەفسی کاتیشە وەکو هەنگاوێکی مرۆڤ دۆستانە وەکو هەنگاوێک کە هەست بە لێپرسراویەتیەکەین بەرامبەر بە ژینگەکەمان بەرامبەر بە سروشت و وڵاتەکەمان دەستکراوە بە ڕواندنی بەڕۆکان زۆر گرنگە وەکو هاونیشتیمانیەک کە هەستی لێپرسراوێتیت هەیە بەرامبەر بە ژینگەکەت بەرامبەر بە خاکەکەت بەرامبەر بە وڵاتەکەت گرنگە بەشداربی وەکو تاکێکی چالاک لە پاڵیشیا وەکو خۆت وەکو کەسێکی تاک کە ئەڕۆیتە ئەوێ چالاکێکی تۆزێت با بڵین جەستەییشە بەڵام هەستێکی زۆر خۆشی دەرونیت لا دروستەکە هەستی هێوربوونەوەت لە ئەو دروستەکە تۆ ڕۆیتە ئەو شاخە ئەچیتەوە ناو سروشت هەستێکی ئارامیت پێبەخشێ کە یەکێک لەو شتانی کە ئێمە زۆر گرنگە هەمیشە بە نەخۆشەکان ئەڵێنەوە لە دوای چاکبوونەوەیان ئەڵێن بڕۆنەوە ناو سروشت پیاسە بکە بە ناو سروشتا لە هەوای پاکە بڕۆ پیاسە بکە بگەڕێ دابنیشە بۆ نمونەتیانمانایە لاوانەیە هونەرمەند بێ ئەڵێن لە دوای چاکبوونەوەی نەخۆشەکەت بگەڕێ ڕۆ سەریشەکە بڕۆ لە سروشتاوێنە بکێشە بڕۆ لە سروشتا پیاسە بکە بڕۆ لە سروشتا لەگەڵ خێزانەکە تا قاوەیەک چاک بخۆرەوە کە ئەڕۆی لەوێ دوای ڕواندنی بەڕۆکان کە هەستێکی زۆر خۆشتایاتێ هەستێکی گرنگ شتێکی گرنگە کردووە بۆ خاک و وڵاتەکەت لە نەفسی کاتە تۆ کۆمەڵی هاوڕێت لەگەڵ هاوڕەکان تا دانیشی پێکەوە نانێکە خۆی چایەکە خۆیتەوە وابزانام هەمومان کۆکین لەسەر ئەوەی وەکو کورد چایەک یا قاوەیە کە لەو شاخەی خۆی زۆر تامی جیاوازترە لەوەی ئەگەر لە چاو ڕێستۆرانتێکی 5 ئەستێری حو ئەستێری شابی خۆی ئەو سروشتەکەی بینی ئەو تامەکەی بینی لێ شوێنە دەست ناکەوێتەوە هیوای سەرکەوتن بۆ تۆڕەکە خوازم هیوادارم ساڵەکانی تر بە فراوانتر بە چرتر هاوڵاتیان بەشدارکەن و پێویستی بە ڕێخستن نەبێ پێویستی بەوە بێ خەڵک بای ئەو نەهۆشیاری بەرز ببێتەوە بەرامبەر بە ژینگە وڵاتەکە خەڵک خۆیان بە خۆڕسکانە بە سیاری خۆیان بڕۆن و بەشداری کارایان هەبێ و بۆ هاوڵاتیانیش هیوادارم هەر چالاکیەک کە پەیوەستە بە پاراستنی خاکەکەمان بە پاراستنی ژینگەکەمان بەشدار بن دوجار ئەم خاک و ژینگەیەی ئێمەیە هی کەسی تر